زۆرێک پێیان وایە کە بەشداری نەکردن باشترین چارەسەرە بۆ پەکخستنی حکوومەت نەخێت ئەبێت ئێمە هەر هەمومان پێکەوە دەست لەناو دەست بکەین هەر هەمووان پێکەوە دەست لەناو دەست بکەین بەشداری پرۆسەی هەڵبژاردن بکەین. داواکارم لە هەموو خەڵک و گەنج و پیر و لاو بە تەمەنەکانی خەڵکی کوردستان هەموویان بە جۆش و خرۆشەوە بڕۆن بۆ سەر سندوقی دەنگدان دەنگ بدەن هەر بەو لایەنێک کە دەتانەوێت ئەو دەنگدانە زۆر گرنگە هەر وەکو ڕیفراندۆم گرنگە. داوا لە هەوڵاتی دەکەم خەڵک هەموو دەکەم 30 ئەیلول بڕۆن بۆ سەر سندوقەکان دەنگ بدەن ئەو دەنگدانە مافی خۆمانە مافی هەموو گەلی کوردانە. گەلی ڕۆشنبیر ئەوەیە هەموو بچیتە دەنگدان و خۆیان نوێنەری خۆیان هەڵبژێرن و متوانیان بە چییە هەری بژێرن چی کاریان بۆ دەکات چێ خزمەتیان دەکاتن هەری بژێرن ئەو کەسەی کە ناچیتە دەنگدانەوە متمانەی بەخۆی نییە بۆیە پێویستە هەمومان بچینە دەنگدان و لەسی ماک بیسەنمێنین کە گەڵێکی پێشکەوتوو ڕۆشنبیرین.